سڵاو ئیکاتەوە و گرکاتان وەش و شرین بۆ ماچۆ جوانەکان و هەورانیەکان. ناوسکاکەیە نافرە وەشحاڵە ناجارێکی تر مەویە مێمانی یانەکانتان و بەرنامەکەتان بەرنامەی ئارۆتان پێشکەش مەکەن. ئارۆ ئامانمێوە دەڤەری هەورامان باسچە دگاکان و هەورامانی مەکەربێ چەنی یۆشانەکە. گۆشتان پێی و شەجوانەکانی ماچۆ کردێەوە و بەیدێ چەنیمان با بلم چەنی یۆشانەرە گفتو بۆکەرم. بەیدێ چەنیمان. دووبارە سڵاوتان چەنە بۆ ئامامیەوە لای مێمانەکەمان فرە بەڕێز کاک هیدایەت هەورامی. کاک هیدایەت وەخێرامای پێی بەرنامەکەمان فرەوەش حاڵبیمان. یاخواوەشی بێدی سەر و چەمەکام شمە خێر بێدی سەر و چەمەکاو ئێمە ئامێندێ زید و هەورامانی چێگەت دەگاکی بەدایبەتی دەگاکی من دەگا و گۆڵپی خێر بێدی سەر و چەمەکام سەر و دیەکەم بێدی خواوەش بێ برای ئازیزم کاک ناوزی کاکەی فرەوەش حاڵەنە ڕێزەنی من زیاتر وەش حاڵەنا. کاک هیدایەت ئێمە سنوور و هەورامانی چە باشوورەرە وەتاوەتی نمەزانم. پێویستمانن یەکەم جانە بزانم سنوور و هەورامان چە باشوورەرە چە کۆلاوە تا کۆلان. فرە خەسە سەرەتا وەڵێنێ شمەی ئازیز خێر بەیدێ من دەمێوەن مشتاق و جەنابی تاناکێ بە پاو و ظروف و زەمانەی هەریۆما کەوتەنیاگەی گرت پەرتەوازی بێنمی ئیسە چن وەش حاڵەنا کە من هام زوانێوەم هام لەهجێوەم هام زمانێ شیرین ئێستنمە و ئامانوێت چەنی ئیسە ئەلا یاو بە وەچەکەیش بە زارۆڵەکەیش ئەندە من مشتاق و جەنابی تەنە برایە و باجەلانی برایە و جمهوری برایە و شەبەکی برایە و هینی گرت فرە هەریۆما کەوتەنیاگێ ئی ظروف و زەمانە ئیسە ئینشەڵا گردیما هەڵدەیمێ گردیما بەدیدار و یۆتری شادی بیمێوە ئی لەهجە جوانە ئی زوانە شیرینە کە هەنما دووبارە تازش کردمێەوە دووبارە قۆمایەتی و کەسایەتی و خزمەتیویستن هەوڵێ بۆ گردیما ئینشەڵا من کەشمە ئامێندێگە فرەوەش حاڵ بێ بەڕاستی کە من چەنی هەم لەهجەیەوەم هەم زوانێوەم دووبارە زوانەکەما تۆکمە کەرمێ و دەمەزە دشکەرمێ یاخوا خێر بێدی سەر و چەمام ئیسەمێمی سەر و پرسیارە وەشەکێت پەرسە وەشەکێت کە سنوور و هەورامان و ئیدیمی کۆگەن ئیدیمیش پەنە ماچمە ئێمە هەورامان و هەرێمی کوردستانی بە تایبەتی من پەنم وەشە پاسە باسش کەرمی هەورامان فراوانە هەورامان و ئەو دیمی جارێ گرد و هەورامیەکە چکۆ کۆ بێنێەوە جەیەری منتەقا کۆ بێنێەوە جە پاوە کرماشانە هەورامی ماهەنێ جە مەریوانە نەهەنێ جەسنە نەهەنێ چێگەی جە هەڵەبجە و تا خوڕماڵەنە ئینە گرد و هەورامانەتی هەورامێکی ئەچەنە نیشتینەرە بە لەهجە و بە شێوەزار و هەورامی قسەی کەرا. اینجا دەگایەکی ئێمە من ڕەنگە جەنابی ست ئاگادار بێ کە من کتێبێەوەم بەرکەدەن کتێبەکە گرد و دەگایەکە هەورامان و ئیدیمێم کۆکردنە وەرو ئانی پێسە فەرهەنگە و کەلتورێ ژمارەی دگاکانی هەورامان باشوور باڵە هینەکە و ئێگەی بە تایبەتی ئانەکەوێت باسی باشوور باس و باشووریم کردن و5 دەگەێنێ 25 دەگەێنی هەریومە ئەلبەتە برێ وە شەویستی تەرێ وەڵێ ئێمەنە ئایچێ کەمێجا هەورامانی مێژوشە ڕێز شاکردنی ڕیزبندی شاپەیکردن ئەلبەتە من دووبارە ڕیزبندی جوانترم پێکردنی بە پاو جوگرافیشە بە پاو گەورەیشە بە پاو ڕۆشنبیری و سەقافەت و ئاکەسە کردلی دەگایەکانە نیشتینێ منیش دووبارە ڕیزیم کردێنەوە حتا دەگە گولانێ ما چی دمادمایە و دروستی بێنێ پێسە دەگا و دۆڵبیانی پێسە دەگا و پاڵانیای چاگەوە پێسە دەگا و ناوباخانی ئیناوار و ئەحماوایە چاگە ئینیشمەگیر ئاردنی کردنی ما بە دەگێ گولانێ و اینجا 25 دەگا بە دما ئانی ئا هەورامیێچەکە ئیسە نیشتێنێرە ئیسە پێی نمونەی ئێمە ئی دەگا و ئێمە کەسژنیا چەنە ئەیلوێن مێکۆگە ئێمە بارشا کردێمی دوای پێی مجمع خورماڵی مجمع و خورماڵی مجمع و عەنەبێ چاگە هەورامێکی مجمع و سیروانی گرت حکوومەتی ئێمە بار کردیمە بۆنەوانەی ئێگە پێشمەرگەش شەنە بێنێ و شۆڕش شەنە بێ پۆچی وەروانەی گەرەکەش بێ شۆڕش دووبارە سکوت پەنەکەرەوە حکوومەت و باسی پۆچی ئێمە لایمە ئاگە ئەلبەتە واتمە 25 دەگەشتەنەنێ هەرجە خەرپانی و ئەچاگەوە باس و ئانێشما فکرشی کە برایا و هاواریەکە چاگەجە گوندی گریانەی و
هەوارە کۆن و هاوار و ئانیشی ئینە سەرزەمین و جوغرافیا هەورامانینە ئایسمە ئاردێنی کە دێنما پێسە براوێ ما و پێوەرەشێنێ بە برایی وە شەوی ئمە ژیانێ وەشتا ئیساک بەردەن ماسەر و هیچ کێشە و مەشاکلێمانە بیان دەستانوەژوە کاک هیدایەت دەگاکان و هەورامانی چۆڕ شۆڕشەکانی کوردەرە وە دڵنیاییەوە ڕۆڵێکی باشان بێن چەوەرانەی هەم ناوچەکە شاخاویان هەم سنوورەکەش سنووریەوەن و ڕاستی دیارن کە ئاسەوار و شوێنەواری شۆڕش تەنامشەرن دەگاکان و هەورامانی چە شۆڕشەکانی گەلی کوردەرە چ ڕۆڵێشان بێن حەزمەکەرم باسێشکەری پەرسێ فرە جوانە بەڕاستی هەجە ساڵەکە و شەستەکاوە ئی منطقە ئێمە کە من ئیسە من موالیدی بینان دەوری 1970کانێ فرەچی فکرێن ئەچیگەنێ زەمان و شۆڕشی بەڵێ ئی دەگێ ئی دەگا و بناریە هەرجە بیاری تەوێڵێ نارنجڵە باخکۆن و ئانە چاگەوە گەچینە ئینە گوڵب چەولا چۆملی ئەولاتەر و ئانە چاگە یاگەی وێ شارتەوە پێشمەرگەکە گر جارێ لوێنێ پێ ئاگەی و کوردایەتی شاکردن جە ساڵەکە و شەستەکە و جە شۆرش و ئەیلولی نەجە شۆرش و گوڵانینێ منطقە هۆراماناتی بە تایبەتی گرت یا نەولا پێسەواچی گرت پێشمەرگی شابێنێ و گرت خەبات شاکردن و گرت تاوان شاخزمەتێکەرا بە دۆز و کوردی بەڕاستی ئی منطقە ئێمە هەر چووکە منطقەکە بسەفێ وە فەرماوە شاخاویە و کەشاویە و گونجیان پێی وێ شارتەیە و پێی هجوم بەردەوی دوای گێڵەوە پێ ئێگەی ئێنی ماگر کردێنێ و گرت خزمەتە ماکردن بە کوردایەتی جە پێسە من ویرەوەنی ویرەوەری وێمەنە من ئینی مەگردێنێ و گرچنها پێشمەرگی ئانە یاگەێنێ گر شەوێنە ئێنێ ئاگە و چا خزمەت کردێنێ و دواتری دوێنێ پارێ جەولەوەی شاکرێنێ و ئێنە ئی منطقە هۆرەمانەتی و ئیتر ئانە بێت تا هەفتاهشت ئێمە خزمەت و دۆز و شۆرش و کوردی نەبیێن متاوان خزمەتێ حنەرنیا ئێمە تاومی گیراگەنەواچمێکە منطقە هۆراماناتی بە تایبەتی بەڕاستی خزمەتی عال و دۆز و کوردیشکردن شۆرش و کوردیشکردن پێشمەرگی ما هەنێ شەهیدی ما هەنێ بێژگانی تر ئانە شەهیدەکەی ترکە کیمە بەران و هەڵەبجێش پێوێژ ئانە باسێەوەن هەرگەرەک مابی ئانەگرت بۆ عالمی زانو کە ئێمەی چانە بەشداری بێنمە شەهیدی ما هەنی پێسە دەگاکێمە پێسا هەوراماناتی گردیمە حتا یۆشە ئاڵاو منەنەکە کیمیایش وەرکەوتن حچایچۆ تا ئاگە ئێمە تاوانمە هەم خزمەتە کەرمێ بە کوردایەتیمە هەم بە کوردستانی ئازیزیمە دەستان وەش بۆ کاک هیدایەت باسی ئەنە تەگەر کە چا هەفتاهشت دگاکان و هەورامانی چۆڵ کریان لوان دێ و وارپەی مجەمەعی خورماڵ ئەنە گشت دەکاکان واسەبیشان گرچان واسەبیشان یا بەس دگا و گوڵپی ناقوربان گردیمە ئەمرەش بەرکردە ئەمرەش بەرکردە سەدان ساڵەکە و هەفتە حوت و ئانیشاکە هۆکارەکەش چێژ هۆکارەکەش تەنها هۆکار و شۆرشی بێ شۆرش و کوردایەتی بێ شۆڕش لاوازکەڕونەوە و عادەتەن ئی منطقە هۆرەمانەتی گرت پێشمەرگە شەنە بێ گرت خەبات بگرت هەر شۆرشی کوردایەتی بێمە ئێمە مەکتەب مابی بە عاید و کوردی بێت چێگە اینجا خورماڵ اینجا ئەوە باخە کۆنەنە ئێمە لیونمە چاگەوانێنمە دیسان یعنی پەرسەکە جەنابیت ئانێنە کە بەڵێ گرد و هەوراماناتی خەریک و کوردایەتی و خەریک و شۆڕشی بێنێ حکوومەتیش فکرش کردۆکە چێوەکەر و تا ئی شۆڕشیە کوشتنەوە گۆشتنەوە نازۆش چه هەفتاهشت ئانی وەرئاشاڵەوە کەوت بەس دگاکان بیشان یا گرد و تەوێڵە و بیارێ تەوێڵێ گرد و هەوراماناتی زەردە حاڵە چاگەوە خەرپانی تاوە چاوەمەوە ئێگەر گۆڵپ و ئینشا ئیگر بنارە گرت شمولش کرد و گردش فاڕێوە ڕاگوێزارش کرد پەنەژ ماچمی ئۆردوگای زۆرە ملێ هەر بە زۆر زۆر ئاردی مەشفارامیش و ئاگە و چاگە یانش پێی کردی بێنمێ چاگە نیشتەجێ بێم ئیتر ئیگر منطقە هۆراماناتیە گردبی بە محەڕەمە و کەس نەتاوێت لەش ینی پێی هاتو جۆش نەتاوێت سەردانێ کرد نەخێر قوربان جا ئەگە سەردایمان کردی ئانە دەگاکیمانە بێ وەرە نەبێنە وەداخەوە ئینا شوێنەوارەکانی باباچم دگاکە و یانەکانتان چی نابێن کە چه هەفتاهشت حکوومەت ڕوخ ناش یا یۆش چۆڵ بیتر وردە وردە یۆش ڕوخیا ماوانەی کە بارش کردیمێ وەستی مێرەوار بەڵێ حکوومەت تا تاواش جاری بینە گەورەکەی پێسە مەکتەبی و پێسە خەسخانەی و ئینیشاشە گروش بەتی ئەنتیچی و تەقنێوە وێرانیش کرد و خاپورش کردی ئینێکی بەعزە شعانی کە گەوری بێنێ بەعزش هەر وەڕێنێ بەڵەتی ئەنتی شەنە نیە نەر و وەڕێنش بەعزی تەریش هەفتاهشت و تا ئیسینە 56 ساڵی کرد وشە بە مرور و زەمەنی بەوا و واران و بە ئانە و بەوەر و ئینیشا گرت وڕێنێ ئەنا تەماشەکەر ئانا تەماشو ئادیواری کە ئیسیش هەر یاگەشمەنێنێ وەختوش ئەگەر فەرمایی باباسی ئانێش کەرمێکە دیوار و ئێمە بە وشکە کەڵک بن هەرتەوەنی بێنە تەماشەکەر گرتەوە هیچ ئیتەرشتەنە بەکار نامە
نهرشنا بكرامنا شيء توشني بكرامن چنی واسه جوان وبانیەکە لە وسە مندرانێ جوانی ما هەنی وسە عالی ما هەنی ئێمە وسە دیواری خاص ما هونەرن بەشێوە چ هونەر وەڕاستی فرە جوانە ئەرە والله بین و ئادیوارە ئەگەر بعض دیواری ما هەنی پەنەش ماچە دیمەکە هینێوەن تەختێوە فرە گەورەن جە تفی و جە وەزی دروستکردیان زاش بین و چین و دیوارەکە وەرو ئانی دیوارەکە محکەم بوو نەوەڕیو ئەڵبەتە ئانێک تەماشەکەرە گر وشکەکەڵەکە ئانێ پێسەواتمە وسێ عالیما بێنێ و تایبەتی و جوانیان شەو تا ئیسێچ منە شتێ جوانن دەستان وەش بووە کاک هیدایەت فرە وشێ جوانت وەکار هاوروات ئێمە چە هەفتاهشت ناچار کریامێ وەستمێرەوارەوە ینی ئینە نیشانن پێی ئانەی کە هەورامیەکان و دگاکان و هەورامانی چە بەرزایی بێن با باشم چە سەر شاخەکان بێن فرەوە کەمی چەنام دۆڵەکان دگاکان دروستکریان شمە ئەگە چەویرتان بێ و ئاسەردەمەکە ئی باباچم ئییانە و دیواراتانە دروستکردن هۆکارێ بێن پەیانی کە شمە چە سەر شاخەکان دروستش کردێ ئینە پێی سەرما و گەرمایی زستان سەرما خاستان وە فروارێکی منتخە سەر نەویچە سەر شاخەکان بەڵێ سەر بە ئی منتەقە ئێمە عادەتەن وارانی فرەواری وەروەی فرەواری چێگە ئیتر گرد و منتەقا ئەلبەتە منتەقای تەریش ناوچەکەی تەریش هەر دیوار و تەونوچی و شابەکاراندن چی واتر شەبەکار نادێنی چونکە یەکەم نەدەن مەسەرەچێت تا ئافکرەمان نەبێن فکرەوەمە وەروانەی کە تەوەنی دیوار و تەوەنی هەمپەی گەرمای هەمپەی سەردای هەمپەی محکەمی فرعالتر بێن بۆچی ئێمە اینجا کانەتەوەنی ما بێنێ ئێمە تەوەنی ما فرێ بێنێت چی مەجبور نییە مێ بلمێ یاگەتە چی بارمێ وێ ماوە بە کیسە وێ ماوە بە عقڵ وێ ماوە بە معریفەت وێ ما بیناما دروستەکردنە چێما دروستکردن بەشێوەن چێوەتە بەشێوەن جێما اینجا کەلتورما هەن ئێمە حەجە کڵاشەکە ما گێرەش هەتا کلیتەکێمە بەدەستوێمە ئانەگر فەرهەنگ وێمانە تاوان ماوێمە سەر و تەوانە ڕقی وێمە ژیون مێ ئەی ئانە جۆرنجە فەرهەنگ و کەلتور و هەورامانات و ئێمە کە بەڵێ ئی منتەقە ئێمە کەشەکێمە بەرزێنێ وەشێنێ بەتایبەتی دەگاو منە تەماشەشکەرە دەگێوە فرە نامێکش گوڵپە هەر دوورە و تەماشەشکەرە ئەجۆ گوڵۆپە یۆزە هینەکار ماسا جەچی شوێ ئامان ئێمە هەرویمە ماچمە جە گوڵپی ئامان جا گڵۆپی ئامان ئینجا ڕۆژ دێنە ڕۆژیاری و هەر دوورە دیارەکە درەوشیانەوە گیشیانەنێ جوانن ئاوەدان بۆ کاک هیدایەت ئێمە ئەگەر باسی دیگاکان و هەورامانی کەرم وەداخەوە ئا سنوورە جوگرافی کە ئێستاوە سەر ئێمەی کوردەرە سەپەنەران و ئامان هەورامانشان کردنە دووە کردەوە کردێشیان کوتێش باباتن چە باشوورن بەشێشی چە دیوی ڕۆژهەڵاتن چە ئیسەرە چە درێژەی جەنگی هەشت ساڵی بینی عێراق و ئێران دیگا و هەورامانی چە دیوی باشوورەرە چێژبی گشت باباچم من ڕێژ کریایە خەڵک تاواش بمانەوە چ کاریگەریەش وە سەرتانەوەبی کاریگەریش فرەخرا بێسەر و دەڤەر و مەمتەقە و هەورامانات و ئێمە کە بار شاکردێمە ئیتر نەتاوەمە بێمەوە ئێگە گرت چێمە لووە هەورامانات گرتش بە باخ و بێستان شۆ بە ڕز و دایم شۆ بەیانەکێ شۆ حیچ یعنی ئێمە دووبارە ئان ئیسە خەرەکینمە بێمێ دەگە و هەورامانەتی گردی ئاوان کردمەوە بەڵام دەگایەکەوتۆری هەورامانات و ئەو دیمی فرە وێرانیش بۆ دیار نییە هینەکە و ئێمە چووکە ڕاشا گواستیمە بە زۆر و زۆرە ملێ و بارشا کردیمێ و ئەهین وچمانە بێ بۆنەوە شۆڕشۆ ئیتر ئێمە بدوامی ئاگە و قەدەغە شاکرد ناشا بێمێ ئێگە تا ئەوانش کردیمەوە حتا ساڵەکە و نەوەیەکی هەفتاهشت تانەوە یەکی دماونەوە یەکیش سێ ساڵ مەکەڕ و زیاتریش دەی نەوەوە تا ئیسەیچ ئەشیا حکوومەت و هەرێمی ئەنە جوێ کێشەکەمە ئەنە وەختی وش کە حکوومەت و باسی پەنەکردێمی دەخۆی ستاویزە ساڵونەوە یەکینە وڵات وێتە هەورامانات وێتە چینمەی ئاوانش کردیەوە بعضش خەتا ئاهلەکەینە بعضێکیش خەتا و هەرێم و کوردستان و دەسەڵاتینە ئەلبەتە ئەمە وەداخەوە ینی گرد دەکاکان و گەرمیانیش و هەمان ڕێچکەرە لوایە کە وەداخەوە چانا شاڵاوی ئەنفال گرچانش وێران کرد و ڕوخایە ینی وەڕاستی ئێمە داواکارن بێت چە لایەنێکی پەیوەندیدار من وەکو یۆمیش کە خەڵکی ئادەبەرنا زوانەکەمان چە خەتەریات و چە وەرول ئانەکە چەنان بلۆ هۆکارەکەشانە کە دگاکان نەمەن و باسەنیان پێویستن وەڕاستی بودجەیە لایەنی ڕێکخراوێ حکوومەتێ پێویستی وە دگاکانە بۆ وەڕاستی چونکە ئیسا ئینە کە کولتور و فەرهەنگ و
دەستچنی وێمانن هی کوردن کەەوە داخۆی سە ئامان و شێوازێکی دروستکە ئینە پێویست شوانە بپارێزرێەوە تەمامە قسەکە جەنابیت ڕاستنە ئەگەر ئێمە لا نەکەرمێ لاو منتەقە هەرامانات و بەڕاستی هەم زوانەکەما هەم لێ نەمشۆ هەم فەرهەنگ و کەلتورەکەشمان لێ نەمشۆ ئاوەختە گردی ماجارێنە بە کورد و بە کوردستانی چۆ زەرمەندا ئاچێگەنێ چونکە ئەگە هەورانی مەسەلەن ئافەرهەنگ و کەلتوشە چەنە لابەرە بەڕاستی نەقز وەرمشۆ ئاوەختە فەرهەنگ کەلتور و کورد و کوردستانی کەمە ئەن ئێمە شتەنە بەربارێ جا ئێمەش ئانە وەڕیان مشم بۆشاییەماوە هەڵدەمێک کە دووبارە هەم زوانەکەمان پارێزنمێ و هەم فەرهەنگ و کەلتورەکەمان پارێزنمێشەڵ کاک هیدایەت ئێمە باسی جەنگی نێوان عێراق و ئێرانمان کرد کە ئێستا هەورامان سنوورن سنووریەوە چەبێنی وڵاتی عێراق و ئێران شمەکە چەند و یەک ئامای دیوەپەی شوێنەکە نیوێتان مین ڕێژ و ئاسەواری جەنگ و ئانەگەلە هیچ زەرری مادی و زەرری باباچم جستەیش نوێی پەیتان پەیوێتان پێی ئاژەڵەکانتان بەرەوەڵا پێویستمە و پێ ئاژەڵیچمە ئاوەختە چێگەنە ئەلغامی بێنێ لغمی بێنێ فیشکی فری ئیسا لوتکا کە تووی نیشە ئالوتی وەختوێش عسکەری شاپەوە بینێ اینجا ڕمانی و ئانێ فیشکی و هەم چەتەرسی جێشی عێراقی هەم چەتەرسی شۆڕژی وەختی ئامانەوەها خەڵکما هەن ئێستا چی گوڵپ و منەنە من برادێمە قۆمەوێمە هەن کە قاچش پران ئەلبەتە ئەلغامی داوەنە فریما بەرەوەڵا زەرمەندی بینی کە وەختی ئامێنمێ ئاوانشکەرمێوە بەڵێ تووش و ڕووداوە بێنمێ و کە هەم دەستی هەم قاچ و هەم کەسی چانەما بێن هەر ئەمرۆ خۆشکە دێنە ئیستا قۆمەوێم کە مەتیەمەنێ کیناچی مامومەنە دێدە نەجیبێ هەردووی قاچش ئەلغامی ئامێ بێ پێقنگەرە ئیگە محڕەمە بێ کەس نازێ ئێمەش قنگەری ماهەنێ و هارێ نەمێمە قنگەری کەرمی ئاداماگی ئەلغامێژ کەوتە پۆرە هەردووی قاچش بڕیەوە ئیسمەعەسە بەڕۆڵە زەرەر ما کرد وەڵتر بارش کردیمە کە ئێمە ئامامی شۆ بەرەوەڵە وێما و حیوان ما و ئەو ئانی مەگرت تووش و زیان ڕاستی ئانەی کەوە سەر ناوچەکەی شمەرە ئامان ڕاستی جێگەی خەفەتەن ئەوڵە قوربانانە نیاگرت ئامانگرت پیری بینمە مەراقما بێن دەسو سەلامەت تەمەند درێژ بدە ئینشەڵڵا چەنیمان بەردەوام بدێ و بەیدە چەنیمان بە چەنی کاک هیدایەت قسەکانمان تەمام کەرم دووبارە ئامامیەوە خزمەتتان و چەنی کاک هیدایەت قسەک باسەکانمان تەمام کەرم کاک هیدایەت ژیانکردە و شێوازی ژیانکردە چە ناوچەیەکی شاخاوی و چە دگایەکی چە سەر لووتکەی شاخەکانە ژیانکردە چەنی بێنجاران بەڕاستی ئیسەکە فکرکەروە زارۆڵەیمە ئێمە عادەتەن وەش زارۆڵین ژیان وەش بێ واسەنە بەڵام پێیوێش ژیان و شاخاوی و منتەقەیە پێسە بەرزی کوچێ سەخت بێن ژیان سەخت بێن کۆمەڵێ ما خەریک و حیوانداری و ئاژەڵداری و ئانەی بێنێ حکم و ئانیکەی منتەقە و ئێمە هەورامانات بە تایبەتی لەوە ڕێعالشن یعنی سەوزەگیواوی لە عالشن دەرودەشتێ خاسشن یعنی پێی گونجیان پێی حیوانداری و ئاژەڵداری و پێی گەلە و گاوگەل و ئەینشاگرت فرۆ خەڵکەکەیمە بعضیشما بە باخەوانی و بعضیشما بە کشت و کاڵ و کشتیاری و ئینیشا ژیانێ سادە و ساکارما بەردەمسەر و بعضیشما خەریکی توجارەتی بێنێ لوێنی ئیدی مەودیم شاکردن پێی چێگەوە مەسەرەن وەزی شابەردێنی هەنگووری شابەردێنە منتەقە هەورامانەتی ئامێنی پێی دەور و ئەپا خورماوی فەرش این شاکردێنی وەزی شادێنی بە خورماوی چێوە کەلو پەرشە ئاردنەوە بە قەند و فارالی شاکردێنەوە چێوە توجارەت شاکردن و بەعزێ تەریشمە بە پیشەکە وە شاوە خەریکی بێنی پیشە دەستیەکە بعضێ بە دوکانداری خەریکی بێن بعضێ بە مەڵایی و بە نماکردەی و بعضێ بە شێخایەتی و بعضێ بە سۆفایەتی و ئینی گر ئیتر پیشێ و بەهرێژ پیشێ و بارێ جارێ بە خەیاتی و بە دوکانداری و بە مامۆسایەتی و بە دکتۆرایەتی و ئیسە بە تایبەتی ئێمە ئەگەر من پێسە گۆڵ پێ باس و دەگاکی وێم کەر و جە ساڵەکە و 1932ەوە ئانەکە ئیسە ئامامی سەرچاوە ئانە مەکتەب مابێ ساڵە و 32 دەگا ئێمە مەکتەبشە نەبێت جە ساڵ و 32ەوە چاردانشن وەڵکەوتی بێن دەگا ئێمە ئاوەختە باباچم وەکو وە زوانەکەی تری سۆرانی باچم قوتابخانەیەکی سەرەکی نوێن
قوتابخانەی سەرەتی مابێ جە 6 پۆلات پێگا مابێ قوتابخانە بێن ئاوەختە بەڵێ ئاوەختە چونکە دەڤەر و هەورامانی زیاتر خانەقا و باباشم حجرە و این ئاینەبی چی جیل و منە نەجە ساڵە کاوسی و دوێوە ئیتر قوتابخانەی سەرەتایی حەمات چێگە چەندی شێخەکە دەستێ باڵاشە بێن کە تاوان شعایچێ خزمەتە دەگاکی کەرا و مامۆسە شاپەی گرتن جاریچانە بێن یانی شاپەیکردن یانێکی شاکردن بە مەکتەب دما ساڵەکە و 52 دووبارە خەسەخانە چێگە کریاوە جە دەگاو ئێمەە دوێنێ بەڵێ ئێمە دەگاکیمە وەڵێ بارکردن ژمارەی نیشتەجیەکان کەس بێنێ واسە پێویستشکردن کە خەسەخانە و مەکتەبشان بەواسە نیەن بەڵێ وەڵی بارکردن یان ساڵەکە و هەفتاهشتینێ ئێگە 400 تا 450 یانی بیان جەگوڵ پەنە یعنی 2000 کەس ماچێگە چێگەنە ژیوای شا سەر بەدەن و بە پاش ژیوایە کە باس ماکەدە ئیسش تەماشەکەرە بە حیوانداری و بە ئاژەڵداری و بە سەقافەت و ڕۆشنبیری و هێن ئێمە خەڵکانی فریما هەنی کە موسەقەفی و ڕۆشنبیری و دکتۆری و مامۆستێ و ماشەڵا گوڵپێکانیش و ئاستی فرە بەرزیاوانە لایانی ئەکادیمی و ئەدەبیاتەوە ڕاستماشی گرد و منتەقە هۆراماناتی بەڕاستی پێسە دەگاکی من عین و چیوی دەگا و تەوێڵی باسکەرمێت دەگاڵیاری باسکەرمی ئایچی دەستی باڵاشە بێن دەگا و تەوێڵە یەکەم دەگا بێنە کە دەگەیەوە فرە فراوانە جە دەگا و گڵپی گەورەتەرە بێنە بیاری عین و چیوی خانەقای بیارە کوردنیان نەشناسوش ڕەحمەتەوەنە ئینی گرت پێویست یاگی ئانێنی کە تێڕامان شاسەرکەرمێ نیشتێرە شاسەرکەرمێ ئانی گەر قسە و باسیێنێ کە هەورامانات و ئێمە منتەقە و هەورامان و ئێمە کە چەندی ژیوایە پێسە باست کرد ژیواکەمان ژیوەوە سەخت بێ بەڵام لاماوەش بێ بەڵام چەندیش ڕائامێ بێنمێ چندمانیە بێنێ بەڵام کە شەوی ئێمە و ئیسراحەتکردنمێ شەوێنە ئێمە بە تایبەتی دەڤەر و هەوراماناتی ئێمە مانگەکە و هامنی و وەهاری ئی دوێ فرەمانینمێ پاییزی و زمسانی نشین مێرە وەرێنمە شەو نوشتنی ما هەن شەو چەرەما بێنێ ئیسراحەتکردن سروشتی ناوچەکە پێویست بێن کە وەهارێن و هامنێ ڕنج دەیمێ زمسانی چەنە نیشمێرە چووکە هەر وەروە بێنە و هیچ نەتاوانمە تا جوڵیمە بلمە چێوە کەرمێ و سروشت و ئێگەی پاسە بیان کە ئەپاسە ژیانمە بەردە کاک هیدایەت 400یانە پێی دگایە و ڕاستی فرە بیان ئاوەختە شما دگاکەی وێتان یا هەر دگاکانی تری هەورامان کە سێشان مەکەرم کە تەماشا مەکەرم سێ مەکەرم یانەوە بانیانەوە دروست کردیان یعنی باباچم یانەوە سەر یانەکەی ترەوە بێن ئینە زەحمەت نوێن پێی ئانی کەواشمە پێی زەماوەندێ باباچم پێی خوانەکردان تەعزیە فاتحەیە شتێ چه ئیسەرە ئەگەر ئانە ڕووبۆ یان چە زووترە ئانە بێوی چەنی چەنی دەبەرتان کرد ئیگر خەڵکە چکام لە شوێنش بێەوە بەڵێ سروشت و منتەقەکە و ئێمە هەوراماناتی بەڵێ پاسە بێ کە سەربان و ئیانەیە کری بە حەوشە و بانەکە و تەلیشە وەروانەی ڕاکەمە بێ عادەتەن ئێمەش گردیمە هەم پاک دەرونێ بێنی بەڕاستی هەم هامسە یەکتری و قۆمی یەکتری و کەسی یەکتری ئێستش ئێمە ئاخلاقە جوانە جە منتەقە هۆراماناتی نە هەر هەن و هەربیەن کە ئێمە ئەسڵۆن گرت واڵۆبرا کە بێنە جەگەنجایەتینە گر پێسە واڵۆبرای لوێنی هەرمانە ماکردێن و ئامێنمەوە هیچمە نەتەقییان هیچێ گەنجی و لاوێ ئینی ماگر ئاپاکیمە ئاستن و تایسێ بەڵێ زەحمەت بێن بەڵام پەنەماوەش بێن چووکە یاگەکێ سەختە بێنە ڕامە نەتاوانما بلمێ هەر ئان نەماوەست بن تامێ ژیمێ بەڕاستی یانەکیش پێیویش فەرهەنگە جوانشن کە یانە سەر و یانەیە بوو نمونێ جوانش هەر فەرهەنگە جوانش من ئومید کەرو کە هەورامانات و ئێمەش تام و هەورامانات و ئەو دیمی بوو دووبارە بێ مێ یانەکە وێمە یاگەکی وێمە ئەوانش کەرمێ وە پێویستش مەزانی ڕاستیوە پێویستش مەزانی ئەگەر ئەڕۆڵاشە هەڵمەی گردیمە چنە تاومێ خەڵکیش ئەگەر تاومێ دۆڵەمەنەکە زیادیما بدا حکوومەت هەورامان نەخشە و پلانش بۆ تام و ئی دەگایە هەورامانەتی ئەوان کەر و ئەنە کە من وێم حتا چە باباچم کە بەلمە ڕۆژ هەڵات سنووری باباچم وڵاتی ئێران کەمەلمە هەورامان چەممان ئاسوودەمەوە چەممان پڕمۆ وەڕاستی شتی سروشتی ینی دیگاکان سروشتیان جلوبەرگ سروشتیان واردە سروشتیان بەس وەداخەوە چە باشوور چەوەرانی وەکو باستان کەرانی کۆوەسەتان ڕامە ئەیسا ئاشکڵ و شێوەی دروستکردەی یانەکانە نەمەنن قوربانجا باس و زەماون نوچیوێت کەریاگی بەڵە دەگاو ئێمە دوێر یاگی شەنە بێنی یاگی فراوانێ پێی زەماونێ
ئێمە واتمە یانگە تایبەت بێن تایبەتی پێ زەماوندی پێیتری چێوای تەریشان نیشتین مێرە گردبوون گەمەماکردن و 500 ڕۆڵی گرت دووگەمەکەمە چایەگە تەختایانەکردن و زەماون نەشماچەنەکردێنەوە عادەتەن زەماون و منتەقە هۆراماناتی پێسەوات ماچووکە گەنجەکی خەریکی هەرمانی بێنێ جەهامنێنە و وەهارێنێ زەماوەنەکی شاوستینەکەی وستینەشە پاییزێ و زمسانێ ئەچانێت ناچاری بێنمە یاری چوار گەنجی ئیسە من بابەتێم نووسە بێ ئیجارە باس و ئارێم کردن کە باسی و خزمەتی ئیتر ئی گەنج و لاوی ئێمە لێ هیچبی کەرێ ژەرێکی دیاری کەری کناچێکی خزمەتشکەری تا ساڵ دو ساڵێ دماوی یاری چوار گەنجی پێوەرێ ئێتر زەماوندەکی شاوزێنێ دەور و پاییزی ئەپاسە هەر چوار پێوەرە تا مانگێ زەماوندە وەشە بێ ئیتێرێ ئەنی زەماوەندەکە مانگێ بێن هەر چوار پێوەشەوە هەر یوشا تەمامی وێتە چێ وەش بێ دەسەوان بێ گەلکاری بێ هەرەوەسی بێ یاردی یەکتری بێ ئەنی ماگرچی و جوانی ما بێ زەماوەندی کوردی بێنە 2 ساعت ڕازمە هیچ نەمەنن وەداخەوە وڵاتی فریما هەنێ ئێمە هەرەوەسی ما هەنێ دەسەواممە هەن دەسەوامش بە نەماچین مێ هەر هەرمانێ فرە قورسە بێ ئێمە پێوەرەگردیمە بە کوڕک ناچە بە ژەن و پیادە یادیۆترینی دەیمێ پێسە خانەوادەی گەورە ئێمە تعاملکەرینمە گرد و منتیقە هۆرامانەتی ئەپی حیاتەوە ئێمە جیوایمەکردن کاک هیدایەت دەگاکان و هەورامانی ئێستا با باشمەکە ئێستاکەمە نیشتەنێرە چە گوڵۆب دگا و گوڵپی یانە هەنەن چەنامەشیان ئینەکە کردنتان بەس سەردانی مەکردێ چە ڕۆژانی پشوویە با باچمەک و سەیرانی مەیدیەوە پێینە یا دگاکانی تر خەڵک گێڵانەوە پێش ئاوادان کریانەوە تەمامە وەڵی ساڵەکە و هەفتا و هەشتی پێسەواتم هەورامانات گردش ئاوان بێ تەوێڵی ئانە یەکەمە بێ دووەم بیارێ یەرەم گوڵب چوارەم زاڵم ئینی گرت ئاوانی بێنێ گرت نزیکە و 200 یانەی و 100 یانەی و 150 یانەی و 50 یانەی ئینێتە گیر کرد بە پاوش یانش دروستێککردنی ژیواش بەردەن سەر بەڵام ئیسە ئەفسوس داخەکێم دما و ئاوانی کە دماوانێکە کوردستان ئازاد بی ئامامی و یاگیوێمە و زید و ئازوزیمە نەوەڵا چووکە نەتاوامە فرە بێمێ و یاگیوێمە کۆمەڵێ دەگێمە لوێنێ و ئایش پێی مەساڵی حیوەشا بێنێ بە حەقە دەست شاوەش بوو ئاسی بێنێ تاوەنشا ئێمە چووکە مەساڵح و ئی دەگایە بەعزێمە مێسی تەماشۆ گوڵپی کەرە تەماشۆ هانە و دنی کەرە تەماشۆ باخەکۆنی سەری ماکەرە گەچینەی چووکە دوورێنێ خەڵک مێ بێ و پێلا کی بێ و پێلا ئەوانی مێوە پێلا مەکتەبی مێوە پێلا خسخانی مێوە پێلا مزگی مێوە پێلا خەڵکەکەی مێوە پێژیوای مێوە کە ئینیمان نەبا ئێمە چش کردمە یانێ وێ تاغمە تاوێژیمێ بە حەق ئەگەر ئێمە تاوێ مەسەلەن گردما بێمێوە اینجا تەلەبی ما هەنێ ئێمە پەیوانەی خەڵک مشم بلو تەلەبە کاش بەرۆکۆگە بەروشە ئاوانی چاگت مەدرسە تەمامنەوە بەڵام چیگە ئەگەر دەگاکی هیچ نەبچەنە پەوچی فرەمە تامی ئێمە دوور بۆ پێی خورماڵ پەیوانای بەڵام ئەگەر چیگە ئێمە بەیمێەوە و مەکتەب و ئاوەڵانی و چیوەکە گردی بارمێوە دەگا خەڵکیش مێوە دەگا و مەساڵحما هەنوو چیگە زیدوێمە ئاوان کەرمێ بەڵێ سەبەبەکەش ئانن کە کەمتەر ئێمە لوێنمەوە لاو دەگاکی وێمە چی لوێنمەوە وار ژیوامەکردن سەر تەلەبەکیشمە ئانێ چاگێ مەکتەبشانە تەمامنە وانایشانە تەمامنن مەگەر گەنج بووکە بێوە ئێگە و هیچش نەبوو ئاوەختە تاوت یاگەکیش بە جوانترین شێوە بە دیوارێ جوان و کۆن و فەرەنگی یانەکەش دروست کردەوە بەڵام دووبارە داخەکەم ئیسە دەگاو ئێمە یێری چواریانەوە دەور حوت هەژدانێ و ئامێنمە و دەگایەکەی تریش فرەتەرشە کەرش بە چوار بەشێوە دوی بە شەشا لوێنەوە هەنج کەرش بە یەری بەشێوە بە شەش لوانەوە ئایش خەتاو ئانێنی پێسەواتم ئەی هەورامیەکان یا باباچم خەڵکی ئیدەگات پێیکا لە لوانێ ئەنی چکالە نیشتە جێبێنێ گرچان خۆرماڵ و هەڵەبجە و سلێمانێنی هەڵەبجە و یاگەکەی تری هەچەنام شارەکانە نێ شارەکانە ئێمە هەورامی بێنمە تۆم و هەوریشەی پسەماچ و گریاگە هەنمە قوربان حجاگە باسکەری هەورامیێشتە پەرتەوازی بێنمێ بەڵام گردیمە بەفرەی ئینامی خۆرماڵەنە ئینامی هەڵەبجەنە ئینامی زەمەقینە ئینامی سیروانەنە گرد و منتقا هەورامانات و ئێمە گرد چاگە مەجەمە عشپەی کریاوە ئاوەختە حکوومەت دیانش پێی کردێ و بە زۆر بارشاکردی میلوامی ئاگە فریما ئینە چاگە و مەمێ چۆ ئێگە سەردای کەرمێ و ئەگەر باخێ بۆ باخەکەی دارمە ئاوان شکەرمێ و ئەگەر حیوانێ بۆ پێگەرە حیوانداری کەرا و بەعزە شعانە کە ماسل کاک هدایەت من کە ئیسا ئامای مێچە سەر ڕێگەکە نووسریاوی قەبرستانی نوێی گۆڵ
يعني أين قبرستانی نوێیەکە مەسەلەن چە دمای ئانێکە گێڵای دیوەنەوە تا ئیسە خەڵک باباچم تەرمی وێشان مارا چینە دەفنشمەکەرات ئەگەر تەماشە و ئی قەبرستانە کۆناکەریم پۆچی واتەمە قەبرستانی تازە یعنی دما و ئانێکە گێڵێنمەوە جە ساڵە کاونەوەڵونەوە یەکیۆ دما و ڕاپەڕین و گشتی ئینێ وهاریێ نەوە دوێەوە ئێمە گێڵایمەوە عادەتەن ئێمەش حەز کردمە هەر بە مەردەکەیشما بلمەوە یاگەیەمە چاگە ئیسراحەت کردمێ چونکە ئەنە زید و وش گەرەکەش نەبوو ئەلەیتر ئێمە چەند دڵسۆز و منتەقەکەوەی ما بێمە ئانە حەزما چەنەشە بەڵێ ئانە گۆڕستان و زیارەتەڵان و تازە و ئێمن تەماشەشکەری ئا زیارەتەڵانی فرە گەورینی معناتە ئیگوڵپە وەختوێش یەری هزار ساڵە شێوەڵتر ژیوای شتێنە بێن تەماشە و درەختەکانمان کرد تەماشە ئادرەختێکەکە بزانە قەڵ باڵەشنا ئانە بە 100 ساڵ نەبێن ئادرەختە اینجا تەماشە و کێلەکاکەرە کێلێ بەرزێ اینجا دوێ قەبرستانی کۆنی فرەکۆنی ماهانی یاگای تەری ماهانی ئیسە مەجانێتە تا نیشانت بۆ چەند قەبرستانی کۆنی ماهانی یاگای تەرمان قبرستانەکەی شمە باباچم قبرستانە کۆنەکە هەتا هەفتاهشت باباچم وەکارە شاوردێ و باباچم تەرمەکان چانە ئەلبەتە بە بیرەوەری ئانە چەبینی هەتا 91 ئەگەر کەسێمان مردێ نارێن مشوەیەگە چونکە ئێگە محەڕەمە بێ هەرجە خورماڵ نیێنێ باڵە چاگە نیێنێمان مرد دمای 91 ئیتر هەم دەستاوانە کردو ئامامی ئێگە زیارەتە کۆنێ مەجال نەبێت تا ئێمە کەسێکا چابنێمی مەجبور چەولاوە خواجەزا و شێخەکە بۆ زەمین شادا بە ئەهلودەگە و چاگەنە زیارەتێمان دروستکردن و هەر کەسێ گوڵپێکی ئەگەر ئەمرۆخوای کرەمانمەش و ئازێ دوێشە ئێمە هەر بە مەردەی هیوایەتمانەکە بێمەوە خاک و ئاو وڵات ئەنە هیوایەتی گر کەسیەوە فرە سوپاس کاک هیدایەت ما ئەگەر بگەڵمەوەپەی مێژوویان چە زووترەرە کە دیگای گڵپەڕاستی دیگای و فرەکۆنن سەرچاوی ئاوی گرنگ بێن چینە پێی ژیان کردە یان هەر زەڵم سەرچاوەتان بێن شمە قوربان گرت دەگێەوە پێیوەش هانێوەش بێن هانەکلێوەش بێن دەرێوەش بێن چەمێوەش بێن کارێزێش بێن گردی ما پەیوێمە یاگی ئاویما بێنە خوای پەنە بەخشێ بێنمێ سەرچاوەکی منێنی بەڵام کەمتەر خوا بە پاو ئاوانی دووبارێ ئاوی چیانۆ هەرچانە بێن گردیمە هانەما بێن گردیمە کاریزما بێن ئاویما کەندێنێ بێژگانە زەڵم خواوش دانشمەنە یاگای تەریش گرد و ئی منتیقە هۆرەمانەتێ گرد ئاودارە قوربان بێ ئاوی نەبێنمێ گرد ئاویما بێنێ پۆچی ئامێنمێ چکو ئاوی بێ بوو ئێمە نیشتەجێ بێنمێ و هەر یاگیچمە بێ ئێمە نەگێڵێنمێ هەورامی نەگێڵان هەورامی ساکن بێن هەورامی شارستانی بێن پۆچی تاوانما بینێ بەرمێ گرد و ئی دەگا و هەورە ئەماناتێ دۆقات و یێرەقات یانێما بێنێ ئێمە ئەگەر بە کەیفمانە نیشتی بێمەرە چەنی تامیانی دروستی کردێ معناتە ئێمە نەگێڵێنمێ ئێمە هینێ نەبێنمێ ڕاوێرێ نەبێنمێ ئێمە نیشتەجێ بێنمێ پەوچی هەم فکرما هەم عقلما هەم معریفەتما گرتمەنە یاگەی وەشەنە و فرە سپاس مەگەرم ئێمە کاتی بەرنامەکەمان وەرە و تەمام بێمەلەوە فرە سپاس مەگەرم و من سوپاسی دڵسۆزیت مەکەری پێی هەست و سۆزت و ڕاستی ئا دڵسۆزیێت هەنانت پێی دیگاوێتە و دگاکانی هەورامە سپاسان کرد و بەرنامەکەمانتان دەوڵەمەند کرد یاخواوەشی بێدێ سەر و چەما بێدێ ئێمە فرە وەشحاڵی بێمی بەڕاستی برێوە ئازیزی تر لەهجێوە جوان و شێوە جوانێتر و کوڵەباڵێتر و ئینش پێویستەن جاجار ئاسەوەیەکەوە بنشوە بەڵێ ئینە ئەسڵ شانەزیێ پێ ئێمە ئالیمە کەلوێنە گردی بارمێەوە گردی بارمێەوە ڕسنەوێمە هەورامی مەزوان وردە وردە چووکە دووری کەوتینمە هەرومە جۆرە لەهجێوە قسەی کردمیم تاولی گردیما بارمێش و ئێمە شانازی کردمێ بە جەنابی تاوە پاشێوە زوانە پاشێوە زارە جوانە کە باجەڵانێ و ئانێ جمهوری و ئەنە شەبەکی و ئەنێ تو پێم واسێ ئەنێ شێخان و زەنگرە و ئەنێ گرت مایشەڵا احتیمال بووی من ئەجم وەختی وش کۆمەڵێ برێ بێنێ دوێنێ هەروشا پەرتەوازەوێ بوو دوورنیە ئێمە وەچەکێمە بارمی نزیکی بێمێەوە و دووبارە بە دیدار هیوادارن شادی بێمێەوە فرە سوپاس کرد و دەستۆژ بوو فرە سوپاس چەدەگا و گوڵپی کۆتایی و ئەڵلقەی ئیجاری بەرنمەکەمان مارم تا بەرنمەیەکی تر و تا ئەڵلقەیەکی ترمان شاد و بەختەوەر بدێ.